زینە ئاراز بە خەڵک دەڵێ ئەگەر ئەوەندە باسی جی کلاس بکەن دەی فرۆشم و تارە خاسە دەکڕام. ئەو کەسەیە کێ بوو لە بەروەڕوو قسەی پێ دەڵێتن زینە ئارازش خۆی پێ ناگیرێ و مستێکی لێ دەدا. نێنی سەرکەوتنی زینە ئاراز چییە؟ هەم لە ڕووی بەناوبانگبوونی هەم لە ڕوویباری مادیەوە. ئەی ئیسماعیل کێیە؟ بۆچی پێی خۆشە ببێت باندان پەرلەمان؟ ئایا زینە ئاراز مۆدێلە؟ تاوەکو ئێستا چەند جار عاشق بووە وە خۆشەویستەکەی چی بەسەر هات؟ ئایا سوودی بۆ کۆمەلگا چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆکە لایک و کۆمنت و شێرمان بکەن و وارووا سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن وە زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. زینە ئاراز کێیە؟ زینە ئاراز خەڵکی شاری هەولێرە هەر لە هەولێریش لەدایک بووە. لە ئێستادا تەمەنی 24 ساڵە و تەمەنێکی کورت و ناوبانگێکی زۆر. لە سەرەتادا خەڵک وایان دەزانی زینە ئاراز مۆدێلە، بەڵام ئەو بلۆگەر بوو و لە ئێستاشدا دەڵێن من نە بلۆگەرم و نە مۆدێل، من لە ئێستادا بزنسومەنم. زینە ئاراز ساڵانێک پێش ئێستا لەگەڵ خێزانەکەی سەفەری دەروی وڵات دەکەن و دەستنە وڵاتی ئەڵمانیا. بۆیە زینە ئاراز چەند ساڵێک لە وڵاتی ئەڵمانیا دەژیتن و تەحمولی ژیان ناکات لە ئەڵمانیا، دەگەڕێتەوە کوردستان. دوای گەڕانەوەی ئەکاون دادەنێتون لە سۆشیال میدیا ئۆتۆماتیکی بەناوبانگ دەبێتە و تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ هەوادارش ئێکجار زۆری لە خۆی کۆ کردوتەوە. زینە ئاراز باز ئەوە دەکە هەر لە مناڵیەوە دەستی بەکارکردن کردووە، بۆیە تاوەکو گەیشتوتە بەو ڕۆژێ ئەو ڕۆکە و توانێتی ئەو هەموودا هاتە کۆ بکاتەوە. زینە ئاراز باز ئەوە دەکاتن پێشەوەی بچێت بۆ ئەوروپا کاری کردووە و هەروەها لە ئەوروپا لە چێشتخانە قاپی ششتۆ و چەندان ئیشی تری کردو لە ساڵۆن کاری کردووە و دوایە گەڕاوتەوە کوردستان لە چەندین شوێن کاری کردو و کاری بزنیزی کردووە و دووسێ بزنیزی کردو سەرکەوتونە بۆ لێ، بەڵام دوا هەمینیان کاری ساڵۆنی دەکاتون لە ئێستاشدا بەردەوامە لەسەر ئەم کارەی و سەرکەوتنێکی ئەکجار بەرچاوی بەخۆیدا بینیوە. بیریشی لەوە نەکردوتەوە جارێکی تر لە شارێکی تری کوردستان ساڵۆن بکاتەوە. بۆیە دەڵێتن هەز دەکەم خانمان زیاتر ڕقیان لێمەلەوەی کە پیاوان خۆشیان دەوێم، هەز دەکەم هاواداری پیاوم زیاترە لە ئافرەتان. بۆیە دەڵێ لە ئێستادا بیری لەوە دەکەمەوە بزنزێکی نوێدا بهێنم، بەڵام لەم بزنزێمدا هەم پیاوان هەم ئافرەتان سوود لێ ببینن، نەک تەنها ئافرەتان سوود ببینن. بۆیە لە ئێستاشدا ئەم بزنزەم ئاشکرا ناکەم لە کاتێکدا وەکو بۆم دەیتەقێنمەوە. هیوادارم هەموو لایەکتان بەدڵتان بێتە. زینە ئاراز زۆر ڕخنی ئەوەی لێ دەگیرێ چۆن توانیت ئەم جی کلاسە بکڕی و دوای ئەوە خانی و بکڕی، دوای ئەوەش ساڵۆن دابنەی. ئەویش لە وەڵامدا دەڵێتن باوکم و برام یارمەتیم دەدەن و منیش کارم کردو تاوەکو گەیشتم بەو ڕۆژە و ئێمەش پرسیارمە ئەوێ ئایا تۆ تەمەنە تەنها 24 ساڵە؟ بێگومان دەبێ خێزانەکەی یارمەتیاندا بێ، ئەگەر نا لە تەمەنی 1 ساڵیەوە ئەگەر ساڵانە داهاتی 1 دەفتەر دۆلار بێ ئەمە قایداریش دەبێتەوە لەسەری. ماوەیەک پێشێستا زینە ئاراز لایڤ دەکاتەوە لە تیکتۆک و هەوادارێکی زۆریش پێ دەڵێن جی کلاس جی کلاس. ئەویش تووڕە دەبێتون لە هەوادارەکانی ئەوەندە ئەو قسەیە دووبارە بکەنەوە لە ڕقی ئێوە بە تەیارە خاسە لە هەولێر دەسوڕێمەوە. تاوەکو ئێستا ناوبانگ چی لە زینە ئاراز ساندۆتەوە وە چیشی پێبەخشیوە؟ زینە ئاراز لە وەڵامدا دەڵێتن ناوبانگ ئەو شتانەی پێبەخشیوم کە خۆشەویستی ئێوێ بەرامبەر من هەتانە، بەڵام ئەو شتانی کلێمی سندۆتەوە ئازادیمە، ناتوانم بە ئازادی خۆم بچمە هەموو شوێنێک. بە تایبەتی لە جێژین ڕەمەزانی 2021 زینە ئاراز دەچێتە باخێکی گشتی لە هەولێر. چەندین خەڵک بە دوای دەکەون هەموو پێی دەڵێن جی کلاس جی کلاس. بۆیە زینە ئاراز بازەوە دەکاتم من بیرم لەوە نەکرد بۆ تۆ کە هەوادارێکی ئاوا زۆرم هەیە و خەڵک دێتە پێشم، تاوەکو ئەو کاتە ئاسایی بوو کە داهاتنە لام و وێنیان لەگەر دەگرتم و زۆریشم پێیخۆش بوو کە هەوادارێکی ئاوا سەرسەختم هەیە، هەم لە ئافرەت هەم لە پیاو دەهاتنە پێش و وێنیان دەگرت. زۆر ئاسایی بوو، بەڵام دواتر نابەرپرس هاتنە پێشم و ئەم قسەیان بە من وت. بۆیە
کەسێک کاتە پێشم و هەمان ئەو قسانەی کۆمنتی بۆ دەنووسیم لە سۆشیال میدیا هاتە بەرەو ڕووم ئەو قسەی بەرامبەرم کردەوە بۆیە منیش خۆم پێ نەگیرە و مۆبایلێک و مستێکم لە دەموچاویدا و ئەو کەسی هیچ کەسێک ناتوانێت کام قسانێ بۆم لە کۆمنت دەنووسێت لە سۆشیال میدیا ئاوا بەڕوەڕوو بێتە پێشم ئەم قسانم پێ بڵێتەوە بۆیە وەکو کابرای لێ دەکەم مستێکی لێ دەدام. ماوەیەک پێشش سال لە زاری خۆی لە سۆشیال میدیا بڵای ئەوەی کردەوە کە من خۆشەویستم هەیە بەڵام خۆشەویستەکەم لە ئاستی مندانیە لە ڕووی مادیەوە ئۆتۆمبیل و ڕقم مۆبایل و ڕقم سارەی لە من نزمترە بەڵام من کەسێکم خۆش دەوێت بە دڵەوە نەک ماڵ و مەڵکیم خۆش بوێ بۆیە بەم ڕۆژانە ئاخیر چاوپۆکەوتنێکی کرد وتی لە ئێسادا خۆشەویستم نیە و سینگڵم بەڵام سەتانسەد قسەکەی خۆ پژڕاز نەکردەوە ئێستا نازانین خۆشەویستی هەیە یان نا بۆ پەیامێکیشی بۆ خەسووجانی هەیە دەڵێتن ئەگەر خۆشی بوێم خۆشم دەوێ ئەگەر خۆشیشی نەوێم خۆشم ناوێ. خاڵی لاوازی زینە ئاراستەکە کەیەتی دەڵێتن سەگەکەم زۆر خۆش دەوێت لە بەرەوەی ئەو کاتانێک کە بێتاقەتم لێم تێدەگا ئەو کاتانەی دڵم خۆشە ئەویش لەگەڵم دڵی خۆش دەبێتن و لێم تێدەگا و پێکەوە لەگەڵ یەکتری زۆر گونجاوین بەرامبەرم زۆر بە وەفایە و لە سەردەستیشی وێنەی مۆریسی بە تاتۆ کردووە و لە هەموو جەستەی تەنها 3 تاتۆی هەیە دانەیەکیان لە بڕبڕای پشتیتی و بۆ دانەیەکی لەسەر دەستی ڕاستیتی و دانەکیش لە دەستی چەپیتی. زینە ئاراس پێخۆشە ببێت باندام پەرلەمان بەڵام هیچ شتێک لەبارەی سیاسەتەوە نازانێ دەڵێ ئەگەر ببم بە ئەندام پەرلەمان پێم خۆشە هەرچی سەگ و پشی لەسەر شەقام هەیە شوێنێکیان بۆ بکەمەوە هەمویان لەوێن دەربەخێو بکەم بۆیە زۆر بێناز کەوتونە لەسەر شەقام ڕۆژێکیان پشیلەیەکم بینی ئۆتۆمبیلێک لێدا پشیلەکە مرد ئەو کاتە زۆر بۆ گریام و دڵم پڕ بوو بۆیە بڕیارمدا و چەندین جار داوام کردووە کە شوێنێکیان بۆ بکرێتەوە بەڵام داواکاریەکانم بێ نەتیجە دەرچوون بۆیە پێم خۆشە خەڵکانێکی تر بێنە پێشەوە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن و ئەم ئاژەڵانە لەسەر شەقام نەمینێن و دەژڵێتن تاوەکۆ ئاستە پێم خۆشە بە ناوبانگ بم کە ناوبانگم نەزڕێندرێ و وە خەڵک بە شێوازێکی ناشرین سێرم نەکە بۆیە ئێستا زۆر بڵندم بۆ ناوبانگەی کە هەمە. زۆر سپاس بۆ سێکردنی تەواوی ڤیدیۆکەمان بۆ پێتان خۆش ئەمجار لەسەر چ بابەتێک یاخود چ کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود دەرەوەی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە و هەڕەخنەوە پێشنیارێک شتێ بۆمان لە کۆمنت بنووسە و لایک و شێریشتان لەبیر نەچێتن وارووا سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.